هێشتا هێزە براوەکانی هەڵبژارنی کەرکووک نەگەشتون بە هیچ ڕێکەوتنێک بۆ پێکهێنانی ئیدارەی کەرکووک و دابەشکردنی پۆستەکان لە نێوان خۆیاندا. بەپێی زانیاریەکانی پەیام لە کۆبوونەوەی دووەمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ پێکهاتەکان، سوودانی پڕۆژەی لایەنە براوەکانی ڕەت کردوێتەوە و دەرفەتێکی دیکەی پێداون بۆ ڕێکەوتن و پڕۆژەی هاوبەش. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری ڕێکەوتن و لێکتێگەیشتن بە هەنگاوی چارەسەری کێشەکانی کەرکووک دەزانێ. پەرلەمانتارێکی پێشووی عێراقیش پێی وایە نەبوونی متمانە لە نێوان پێکهاتەکان بۆتە هۆکاری بەردەوامی ئەو بارودۆخە. بۆی پێویستە ئەوان ینی دانوستان بکەن، ڕێکەوتنێک بکەن بۆی کەرکووک ئەم دۆخە تێپەڕێنێ و ئەگەر وا نەکەن بەڕاستی بە ئیجباری ئەو کاتە وەکو شوێنەکانی تر ڕەنگە لەلایەن ڕێز وزەرا و تەداخل بکرێ و کەسێک دابنرێ ئەو کاتە ڕەنگە بەدڵی پێکهاتەیەک نەبێ، بەدڵی کەسێک شەرمەڵام و کاتە دەسەڵاتی گۆڕین و قسەکردنیشت نابێ. وی ئێستا هەلەکە و دەرفەتەکە لە تۆپەکە لە ساحەی ئەمانایە ئەتوانن بە زووترین کار ڕێکەوتنێک بکەن لەسەر کەسێک ئەگەر پارێزگار بێ، پێکهاتەیەک بێ، ئەگەر ینی بۆ ماوەیی بێ بۆ نمونە 2 ساڵای ئەم بێ 2 ساڵای چێ بە هەموو ئەو تەرحانی کە کراوە گرنگە ڕێکەوتن بکرێ. بەڕاستی من پێم وایە گەورەترین کێشە لە شارەی ئێمەیە نەبوونی متمانەیە. نەبوونی متمانە چی لە نێوان پێکهاتەکاندا وەکو پێکهاتە، چی لە نێوان خودی هەر پێکهاتەیەکدا، لە نێوان کورد لە نێوان خۆیدا، عەرەب لە نێوان خۆیدا، تورکمان لە نێوان خۆیدا کێشەیان هەیە. جگە لەوەی کورد و عەرەب و تورکمان کێشەیان پێکەوەیە، کێشەکەش نەبوونی متمانەیە و نەبوونی ئیرادەی هاوبەشە. ئێمە وەکو کورد پێویستمان بەوە هەیە کە خۆمان ئامادەکەین بۆ ڕێککەوتن، بۆ تەوافقی سیاسی لە دەرەوەی نەتائجی ئەو انتخاباتانەی کە هەیە. پێویستە بگەینە ڕێککەوتن بۆ ئەوەی استقراری سیاسی دروست بێت لەم شارە. نائستقراری سیاسی لەم شارە زەرمەندی یەکەم تایدا کوردە بێت، لەبەرەوە کورد لە دەرەوەی دەسەڵاتەکانە ئێستا. ململانەی نێوان پێکهاتەکان لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک و پێکهێنانی حکوومەتی خۆجێیی پارێزگاکە بەردەوامی داوە بە درێژەدان بە ناکۆچیەکان، هەر بۆیە ناتوانن بگەنە ئەنجام بۆ ڕێکەوتن. لایەنە سیاسیەکانی ئێمە ناگەڕێن بۆ خاڵ هاوبەشەکان، واتە ئەو خاڵ هاوبەشانی کەوایانێکە کۆیان بکاتەوە بۆی بگەن بە ڕێکەوتن. چکە گەرێمە بەدوای ناکۆکیەکان ناگەڕێنە و کاتە توانین بڵین کلێنەکان گەورەترە بێتەوە و جیاوازەکان زیاترە بن، ناتوانین بگەین بە خاڵێکی هاوبەش کە پێگەنانی ئیدارەیەکی هاوبەشە. بۆیە ئێستا لایەنە سیاسیەکان کە تەنانەت کە سەرۆکوەزیرانی عێراقیش خۆی سەرپەرشتی کۆبوونەوەکانەکە ناگەن بە خاڵێک. شتێکی ترەوەیە کە ئەم ئیدارەیە ناتوان هیچ بڕیارێکی سیاسی لەسەر چارەنووسی کەرکووک بدا بەپێی گۆڕانکاریەکان و تعدیل و چاکسازیە کە لە یاساکەیە کراوە. خاڵێکی ترەوەی بێ هاوسەنگی دروست بکرێ، بەڵام دەرئەنجامی هەڵبژاردنش بێت لە پێشچاو بگیرێ. والحضور في هذا الاجتماع سەرەڕای دەستپێشخەری و پڕۆژەی جیاوازی پێکهاتەکان بۆ ئیدارەی کەرکووک، بەڵام هێزە براوەکان بە هۆی ململانێ و ناکۆکیە قوڵەکانیانەوە پڕۆژەکانی یەکتریان پێقەبوڵ نییە. خاڵی سەرەکی ناکۆکیەکانیش پۆستی پارێزگای کەرکووکە کە هەر کام لە پێکهاتەکان پێداگری لە سەروەرگرتنی ئەو پۆسە دەکات. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.